یەکەمین منداڵی بلووری جیهان ئەو نامە ڕقامێزانە ئاشکرا دەکات کە لە کاتی لەدایکبوونیدا بۆ باوکو و دایکی مێردرا بوون. ڕۆژی سێشەممە 25 تەمووزی 1970 یەکەمین منداڵی بلووری لە جیهاندا بە ناوی لویس براون بە سەرکەوتووی لە نەخۆشخانەی گشتی ئۆڵدهام لە بریتانیا لەدایک بوو. لەدایکبوونی لویس مشتومڕێکی زۆری ئاینی لێکەوتەوە. پیاوە ئاینیەکان نیگەرانی خۆیان لە دەستێوەردانی زانست لە پرۆسەی لەدایکبوون دەربڕی و مەترسی خۆیان ڕاگەیاندبوو لە دروستبوونی منداڵی خێو ئاسا. بەڵام لەدایکبوونی لویس هەنگاوێک بوو کە بەدوایدا ملیۆنان منداڵی بلووری دیکە بەم شێوەیە لەدایک بوون. لویس لە تەمەنی 37 ساڵیدا ژیانی خۆی لەسەر شێوەی کتێبێک بڵاو کردەوە. لویس لە کتێبەکەیدا باز لە کاردانەوەی خەڵکی دەکات کە هەندێکیان هاندان و پیاهەڵدان، هەندێکیشیان سوکایەتی و بێڕێزیکردن بوون. لێسلی و جۆن کە دایک و باوکی لویسن بەهۆی ئەوەی کە یەکەمین کەس بوون ببنە خاوەنی منداڵێکی بلووری چەندین نامەی هەڕەشە ئامێز و ڕقامێزیان پێگەیشتووە. هەندێک لەو نامانە بە خوێن ڕەنگکرابوون و هەندێکیشیان بۆری تاقیگە و کۆرپەی پلاستیکیان تێدا بوو. لەگەڵ ئەمانەشدا هەندێک جار نامەی دڵخۆشکەریش بە خێزانی لویس دەگەیشتن کە زۆربەیان لەلایەن دایکانێکەوە نێردرابوون کە نەیان دەتوانی ببنە خاوەنی منداڵ. منداڵی بلووری بۆ منداڵانە دەوترێت کە لە ڕێگەی پیتاندنی هێلکەی دایک بە تۆوی باوک لە دەرەوەی لەشی دایکەوە دروست دەبێت. ناوی زانستی ئەم پرۆسەیە بریتیە لە IVF و نزیکەی 3 ملیۆن منداڵی بلووری لە جیهاندا بوونیان هەیە.